لە ئێستادا جیهان چاوی لە گەروی هورموزە بۆ پێی کە ڕێڕەوێکی ستراتیژی جیهانە و ڕۆژانە زیاتر لە 120 وزە و نەوتی جیهان بەم گەروایە دەگوازێتەوە بۆ بازاڕەکانی جیهان لە بنەڕەتدا گەروی هورموز بە ناوی دوورگەی هورموزەوە ناوندراوە کە دەکەوێتە باشووری کەنەرەوە ئاویەکانی ئێران و ڕوبەری ئەم دوورگەیە نزیکەی 42 کیلۆمەتر دووجایە لە مێژووی دێریندا ناوەندێکی سەرەکی بازرگانی بووە لە نێوان وڵاتانی هندستان، چین، هەروە ئەوروپا و ناوچەی ڕۆژهەڵات و ئەوترێت کە چەندین زمان و نەتەوە لەم دوورگەیەدا پێکەوە ژیاون بەڵام زمانی ڕسمی دوورگەکە زمانی فارسی بووە و ڕووگەی زۆرێک لە گەشتیاران و کەشتیوانەکان بووە بۆ پێی کە ناوەندێکی استراتیژی بووە کەشتیوانەکان لە ئەوروپاوە کە بەڕێکەوتون بەرەو ڕۆژهەڵاتی دوور چین، هندستان لە گەروی هورموز لەنگەریان گرتووە و یەکێک لە گەڕیدە بەناوبانگەکان مارکۆپۆلۆ گەریدەی بەناوبانگی ئیتالی دوو جار سەردانی گەروی هورموزی کردووە و لە یادداشتەکانیدا زۆر بە گرنگیەوە باسی ڕۆڵی پێگەی گەروی هورموز دەکات، دەڵێت سنتەرێکی بازرگانی و ئاودانی گەورەیە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەم گەروە بەهۆی شوێنی استراتیژیەوە بەردەوام ڕوبەڕووی هێرشی هێزە داگیرکەرەکان بووەتەوە لە ساڵی 1570 لەلایەن ئالفۆنسۆ دی ئەبولکێرک ژەنەڕاڵی دەریایی پورتوگال دەستی بەسەردا دەگیرێت. دواتر لە ساڵی 1622 شاه عەباسی سەڵفەویەکان بە هاوکاری کەشتیگەلی ئینگلیزی کۆنتڕۆلی دەکاتەوە و ڕزگاری دەکاتەوە لەژێر دەسەڵاتی پورتوگالەکان. بەهۆی ئەوەی کە خاکی دوورگەی هورموز زیاتر لە 7 ڕەنگی تێدایە ناوندراوە بە مروارە ڕەنگاو ڕەنگەکەی ڕۆژهەڵات.